عزیزان و خۆشەویستانم کاتەوە هەموو کاتێکتان شاد وەکری شەریکدادام بەرنامەی و خەڵتوی تەلەڤیزیۆنی پەرتۆتان پێشکەشەکەم لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە سەعید یەگانە قسە و باسەکەی سەبارەت بە بۆهرانی بێئاوی لە ئێران و بەتایبەتم ئێترازاتانەی ئەخیری ئیسفەهان و شاری کورد. پێشەوەی پرسیارەکانم ئارەسە بکەم دەگەڕمەوە لای سەعید یەگانە و سەعید یەگانە بەگەری بنەویسی بەخێری بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاسانەکەم ئێوە هاوکارەکانتان هەروەها سڵام هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆش سەعید یەگانە وەکو ئاگاداری لە چەند ڕۆژی ڕابردووە لە رابطە لەگەڵ بۆهرانی بێئاوی دیارە هەر ڕۆژە لە گۆشەیەکی وڵاتەوە سەرهەڵەدا ئیسفەهان و شاری کوردومانە بە ئێتراز بە بێئاوی و وشبوونی دەریاچەی زایندەڕوود لە ئیسفەهان ومانە ئێترازێکی وەسیعیان وەڕێخستووە و ناچار بوون بە پێی لاقەیدی و بێتەوەجوهی و سیاسەتی نالەباری جمهوری ئیسلامی دژ بە خەڵک دەست بدەن بە ئێتراز و مانگرتن. تۆ ئەم مەسەلە چۆن نەبینی و بۆ چی گێڕیتەوە؟ هەروەش کە ئێوە ئەشارەتان پێ کرد چەند ڕۆژنەوە بەر لە هەفتەی گوزەشتا بوو کە ئێترازاتی وسیع لە ئیسفەهان و شاری کورد دەستی پێ کرد بەدەلیل بێئاوی و بحرانێک ئاوی کە وجودی هەست لە ئێرانە. طبعا ئەم ئێترازاتە بە مەسەلەی بێئاویە کشاوەرزان کە بالاخره زندگیان ئەکسەر کشاوەرزان فەقیر زندگیان بە ئاو بزەرێت بۆ تامین مەعاش وانیانە. هەروەش کە ئاگادارین کشاوەرزان چەندین ساڵە لە ئیسفەهانە لە خەرمە ئێترازات هەر ئێدامەیان داگە و هەر بووگە و بارها سەرکوب کریا دەستگیر کریاگن و جمهوری ئیسلامی تا ئێستایش نەیتوانی کە مشکل ئاو کشاوەرزانیش حەلکە. خارج لەوە کشتمان نزانین بحران ئاو بحرانێکی گەورەس و ڕۆژ بە ڕۆژ ئەم بحرانە شەدیدترەوێتەوە و مردم تەک مشکڵاتی جدیترە ڕوبەڕوەون و ئاگاداریش کە تیرمانگ ساڵ گوزەشتە یانە ئیمساڵ لە خوزستانە بۆ ئێترازاتی زۆر وەسیع لە شارەکان خوزستانە عەلەی بێئاوی و عەلەی مافیا ئەو دەستی پێ کرد. طبعا مشکل تەنیا ئیسفەهان و شار کورد و ئەلیگودەرز و خوزستان نییە و مشکل ئەساسی ئەوەسە لەو شوێنانە کە ئێتراز کریا لە چەند ڕۆژ گوزەشتا یا لە تیرمانگە لە خوزستانە یەکی لە گەورەترین مەنابە ئاوە لە واقع ئیسە تۆ جا بێ مەسەڵەن یەزد یا شوێنەکانی ترکە ئەساسەن شۆنگەریا مەناتقی حاصڵخیز نییە کەم ئاون لە شوێنێک ئەم ئێترازە دەستی بگیر کە منبەعی ئاوە لە واقع مەسەڵەن لە شارە کوردە و یا لە ئیسفەهانە مەسەڵەن لە زایندوڕدا ئەو مەسەڵەن شیرین ئاو شەرب ئەبرگێ مەسەڵەن بۆ یەست لە شوێنی کام ئێترازات عەلەی ئاو دەست پێکات کە بەقەڵ خودی دەوڵەت یعنی ئەمە ئامارێکە کە ئێمە بەرحاڵ لە مێدیا تماشامان کرێ بە دەستماناوە کە لە ساڵ 1382 دەورەت دووەم حکوومەت بە ئیسلاح خاتەمی بوو کە قەرارداد لە کوێتە بەسیە کە ڕۆژانە 900,000 متر مکعب فقط ئاو شیرین سادر ئەوێت بۆ بە ئیسلاح کوێت لە ئەو کارون شوێنێکە مردم لێنە بۆ خۆیان ئاو محتاجن و سەدها دێ بە ئیسلاح ڕووستا فقط بە تانکر ئاویان بوون یا لە شار کورد کە یەکی لە مەنابە ئاو گەورەی ئێرانە خودی ئامار دەوڵەتێژی 250 نزیک تا 300 ڕووستا بە تانکر ئاویان بۆون یعنی ئاویان تەئمینەوێت و ئەوەی چە وەزیەت کەشاوەرزانە ئەوەی چە محیط زیستە کە شاهدین ڕۆژ بە ڕۆژ محیط زیست خەریکە لەبەی نەچێت جەنگەڵ لەبینەوەن سەدسازی بێڕەویە ساختمان سازی بێڕەویە وە گشتمانیشە خۆ ڕۆ زۆر ڕۆشنە مدیریەت خراوە عەمەڵی جمهوری ئیسلامیە نەوەی کە ئەوە نییە معلومە بە دەرەجە کەمبوود ئاو هەست بالاخره
جۆرە باسیەکان ئێرانێکی لە مەناتقی کە بەرحاڵ تەکە مشکلە ڕوبەڕووە منتها بۆ دەرەجەی کە ئەو هەست لە ئیختیار مردمە قەرار نادرگێت و نیاز مردم بەراوردە ناکرێت تا ئەو جێگە بە خودی ئەسفەهان هەڵەگەڕێتەوە فریک مەسەن بەسەوا کردێتی تر ئەمە شتێکی زۆر ئاشکراست کە فولاد مبارەکە تۆلید فولاد مەصرف ئاوی زۆر هە لەسەرەوە بەخاترەوەی کە فولاد شتە سەردۆ کردێتەوە یا ئەسەن ئینگەل ئەخدامات خودی ئەتۆمی جمهوری ئیسلامی نیازی بە ئاوێکی زۆر هەیە یا خودی قەرارگەر سپا یا بالاخره مافیەکی زۆر گەورە دروست بووگە لەناو داڵەنگەر جمهوری ئیسلامی هەر لەسەر سپا بگرێتە چوزان باقی باندەکان تریان و حتا باسەوە کردێت ئەوە فرۆشکێت و لە جایەوە کە نیاز مردم بەراوردە بێت بەرحاڵ سەیەکەن بە هینگەر مەراکزگەر سەنعەتی کە دەست خودی ڕژیم و بانکە ڕژیم هەر سەریەوە و بەرحاڵ پرۆژەکەی کە قەرارگاگەر سوام خاتمەندیە یا غێرە و غێرە یا دروستکردن سەدگەری کە پێڕەویەوەمانە منزور مەوەسەکە ئەوەکە هەست تا دەوڵەت سیا بە سەریابان کرد سیاوەیەکێ لە اعتراضات خودی مردم شار کورد و ئەسفەهان لەم دۆرەی چەند ڕۆژێک گذشتە عەلەی مافیە ئاوە و زۆر ئاشکراست و مردم باشە زانن سەرنوێشت ئاو لە مەناتقێکە کە بەستا من بە ئەوە چ سەرنوێشتێکی پێیا کردگە و خودی دەوڵەتمان کرد دەوڵەتە سیاتیاوە لەم اعتراضاتیشە خودی خود دەوڵەت و بەرحاڵ مەجلس و گشتەمانە بە توافقاتی گەین بدونەوەی کە زەڕێک تەوەجۆکەن بە خاص کەشاوەرزانیە نیازێک کە مردم هەسیان هەر بۆ دەیلە بە شوێنە ڕۆژجم ئەو شەماوانەوە اعتراضاتە وەسیعەت دەستی پێ کرد وەش دەوڵەت جمهوری ئیسلامی وەحشیانە وەکو هەمیشە نیشتگیان مردم و کوشتاری کرد لە مردم دەستگیریکی زۆر وەسیعی کردووە گەرەکمە بێژم کە ئەوزاعێکە لە ئێرانە هەست دەینیکەنی ئاو نییە ئەو کە هەست منتها خودی جمهوری ئیسلامیە بە دەلیل مدیریەت قەڵەت بە دەلیلەوە بەرخوردی بە تەبیعەت بە جەنگاڵ سەدسازی و غێرە و غێرە کاتەسترۆفێکی ئەوە لە ئێرانە بە وجوه ئاوردن کە مردمی خستکەتە تەنگانە بە سەختی فشار بەسەر مردمە فابوو نەتەنیا مەسەلەی ئەوە بەرخوش لای حاڵە مردم تێ نەترازەکەن ئەوە بەرخوردیانە پێکات و زۆر باشیانە ئازەگەدان حتا مناڵێک 15 ساڵە هەردوو چاوی بە ساچمەگەرێکە تەقیان لێکرا لە تزاوراتە هەردوو چایان تەخلیە کردگەم بە زوانە وەزێتێک ئاوە قرار ساعت نییە هاوڕێ بوو هەروەکو خۆت ئیشارەت پێکرێت تەنیا بێئاوی و مشکلەی بێئاوی ناگەڕێتەوە بۆ ئیسفەهانی و یا شاری کوردەمە سەراسەری ئەوە جنوب وە چەند مانگ لەوە پێش دیتمانەوە سیستان و بەلوچستان ئەسڵەن نییانە مطلقاً ئاویان گیر ناکەوێ ئەوە قەراردادە کە تۆ ئیشارەت پێکرد تەنیا مشکلەش بێئاوی نییە بەرەق گاز بێکاری گرانی تەوەڕۆ ئێترازاتی خەڵک کە دژ بە جمهوری ئیسلامی و سیاسەتی نادروستی جمهوری ئیسلامی مەجبورە بن دەست بە ئێتراز و ئەمە بدەن لە سوورەتێکە ئێران دوای رووسیا دووەمین سادرکنەندەی گازە لە دنیادا بەرقی هەروەکتە لەم حاڵەدا و لەم وەزیەتە بێئاویەدا ئیبراهیمی ڕەئیسی ڕئیس جمهوری ئێران ئیدعای کردووە دەڵێ هەر وڵاتێک کە داوای ئاو کاواوی احتیاج بێت ئێمە ئەتوانین ئاوی بۆ سادرکەین ئایا حەلی ئەم مشکلە لە گرێوی چییە ئایا جمهوری ئیسلامی ناتوانێ یان نایوێ ئەم مشکلە حەڵکا و خەڵک دەبێت چ بکەن زین چۆنە مثال زۆرە من لە بیرم چوو لە بەشەوە قسەکانەوە ئیشارە مەسەنەوە ئەزیم لە خوزستانە کە مناتقی زۆر حاصلخیز و ئاو بووە فرێک مردم لێنە بە تایبەت ڕووستاگەل دەوروبەر ئەو شۆنە بالاخره دامداری و وانیان ناکرد بە دلیل استخراج نەفتەینانە وش کرد و مردمیان ئاوار کرد مردمیان کۆچدا یا بطور مثال زۆر ڕۆشن لە شار سنار ئەن چەندی ساڵە مردم مشکل ئابشەر بیانەس بارها ئاعترازیان کردگە بارها شکایەتیان کردگە بەها تۆماریان نووسیگەکە ئەوەکە گڵاڵودا ئەوەکە بۆ خواردن نایت حتا بڕێجار بۆ ئیسفادەگەلتر بۆ شتگەلتر قابل ئیسفادە نییە و هەروەش کە تۆ ئیشارەت پێ کرد خۆ مشکل جامعەی ئێران تەنیا مەسەلەی ئاو نییە مەسەلەی بێبەرقیە بێگازیە بە قەول معروف خۆت ئیشارەت پێ کرد یەکێ لە سێ چوارمین پەنجمین کشوەرە لە دنیا بۆ تۆلید نەفت و گاز ئەلان خەریکە مەسەڵەن قەراردادی بەسکەتە ئەرمەنستانە ئەخیران کە مەسەڵەن گاز وارد کرد کە تێڕێ بۆ ئازەربایجان ئەویش سامیکی لێ بووی تۆمانە یا مشکلات بەرق
خارج لەوەی کە چەندی محیط زیست کەسیفە کردێت بەدەیلەوەی کە لە گاز استفادە ناکە لە مازوت استفادا کردێت و خودی دەوڵەتیش باشکرا باسیەکەنەوەمانە گەرەکمە بێژم کە مشکلاتەکە مشکلاتی ئەدیدەست مشکلاتی زۆر وەسیعە لە مەسەلەی فەقر و بێکاری و بەدبەختی بگرە و تۆ بینیت هەرچی احترازی چەکردێت هەرچی ناڕزایەتیە ئیسا کاریگەرەوە بگرە لەسەر مەسەلەی دەستموس کە چەندمان پێ بەردەخت ناکری لە بازنشستەکان کە مشکل معیشەتیان است چەندین جەرژیر خەت فەقر زیندگیەکەن معلمان ئەوە دوارە بەیانی دوارە اعتراضات وەسیعیانە سەرتاسەری مەسەلەی معیشەتە مەسەلەی فرێک مشکلاتر کە مردم تێکیان دەرگیرە سەر ڕای خەفەقان و اختناق و بگیر و ببەند و زیندان و شکەجە ئەمە بابێسێت و جمهوری ئیسلامی هەروەکە ئیشارە پێ کردوە ئەم مشکلاتە حەل ناوێت یعنی کەماکانم اعتراضات وجودی هەست بە مەسەلەی معیشەت مەسەلەی بێکاری مەسەلەی فەقرۆوان و جمهوری ئیسلامی هیچ ئەقدامی ناکە هیچ غەڵەتی ناتوانەکە نەیتوانیگە لە توول ئەم چەند ساڵە لەخەرە کوشایشی لە زیندگی مردما بۆ وجودی کار تۆلید کار ڕەونەقی قسە هیچ کام لەمان نییە هیچ کام لەمان نییە و ڕۆژ بە ڕۆژ بنیام مردمە خۆت شایدن ئەم بحران و تۆڕم و گرانی مرێتە بەڕێتە سەر فەقر فرێتەوێت و بێکاری فرێتەوێت و هەرچی مەراکەستۆری لای یەک لە دوایی خەریکن تحتێڵەوەنەوەوانە و جمهوری ئیسلامی هیچ دەسەڵاتێکی نییە هیچ اقدامێکی نییە حتا ئەگەر گەریکی پێ ناتوانێت تا گەریکی پێ ناتوانێت بە دەیلەوەی کە غەرق بحرانە ئەمە ساڵهای ساڵ درێژێ بووگە یانە شتێکی دوێ کۆپێرەکە نییە اقتصادی وێرانە اقتصادی توشار دوچار بحرانەوە خودی بالاخره تنشکل منطقی و سیاستگەری کلن بووگە باعثەوە کەم بۆ حرانگەرە تشتی دۆبێتەوە ئەم بۆ حرانگەرە تشتی دۆبێتەوە لەواقعیت بەقەڵ معروفەشی دووکەڵی هەرچێتە چاو مردمن هەر لەژێر بار فەقر و بەدبەختی و خەریکن پشتیان وەردەوێت بە ڕۆژ بە ڕۆژ بەرحاڵ زیندگیان سەخت دەبێتەوە گەرەکەمە بێژم کە جمهوری ئیسلامی حتا گەرگەریکی بێ ناتوانێت و ئەو پوڵگەریشە هەسی ئەو ئیمکاناتیشە کە هەسیت خۆ لە فکرەوانی لەخەرە معیشەت مردم دروستکە کار دروستکە چزان دەستمز مردم پەرداکە مشکل ئەو حەلکە مشکل بەرگ حەلکە چزانم تەوەڕم بێرێتە خوارەوە ئەوەی کە پوڵ ئیمکاناتیی هەست سەرف بەقەی خۆیەکە ڕژنە سپا و پاسداران و چزانم حەزب الله و سار الله ئەمانە بەخاترەوەی کە خۆی بەسەر ئینگەت بین الملەلی ئەمانە لەنجا شتێک لە تەیە بەخۆ معلوم لاخرێ نامێتەوە بۆ مردم نامێنێتەوە بۆ مردم هەر بۆیە تۆ هەرچی اعتراضی کاریگەر بازنشستە معالم پەرستارۆمانە هەرهاچێکی خۆیە حتا بۆ دەرەجەی کەویشکە خۆخیان نزابێ ئەو نەتەوە ڕمەکالەبان و گرانی کابانەوە زۆر بە هیچ کیان ناگەی تێگەی چێژم چەکردن ئەخر خۆ مردمە خەریکن اعتراضەکەن وا دیارە هیچ شتێک بغێر لە اعتراض بۆ مردم واقعا نەماگەسەوە چونکە مبارزە بۆ مردمە هەر لەسەر مەسەلەی ئاوی بگرەکە واقعا نیازێکی زۆر ابتدایی لەبەر قەو بگرە نیازێکی زۆر ابتدایی بۆ مردم بەخەر چارێک بۆ مردمە نەسە و چون جز مبارزە و اعتراض و بەخەر ئەشی سەخۆیان متحد کرد ماشي بقدر هدفتر مبارزیانە بۆ نەبەرەوە من ئەزانم بەخەر مردمە خەریکن اعتراضەکەن مقداری جەم و جۆرتر مقداری سازمانی یافتەتر مقداری متحدتر بێنەمەیان زۆر سپاس سایدێگانە وەختمان زۆر نەماوە 2-3 دقیقە زیاتر وەختمان نەماوە حەزەکەم پرسیاری ئاخرم بکەم هەروەکو تەوزیحی داوامی اعتراض و مبارزە کە بەرحەقە دژ بە جمهوری ئیسلامی بەڵام متاسفانە دەبینین مەحەلیگەری و نگەرشی ناسیۆنالیستی لەناو ئەم اعتراضانەشا دەبینێ ئایا ئەمە زەرەر نادە لەم اعتراضا بەرحەقە دژ بە جمهوری ئیسلامی معلومەشی دژ بە جمهوری ئیسلامی معلوم ئەگەر مردم ئەسفەهان بێ ئاون مەسم خوزستانیش بێ ئاون مەسم یەز بێ ئاون مردم شارستنە بێ ئاون معلومە مشکلەکە مشکلێکی عمومیە مەسەلەی بەرق مەسەلەی فەقر مەسەلەی بێکاری اختناق و سەرکوب مشکلێکی عمومیە ئەکسەریەت مردم لەو جامعەیە لێرانە کرێکار و زەحمەتکێش و مردم ستەمدیدۆ بەشمێنەت هەن لەژێر فشارە مشکل تەنیا ئەسفەهان نیە دیە شارە کوردیا شارستنە مشکل تو ئەو مردمەسە هەر لە ئەوە بگرتە هەموو شتێکی تر لەنجا جمهوری ئیسلامی اتفاقاً بە خاطرەوەی کە فشار بەسەر خۆی و کەمەوکاتەوە سەی کات قەومیگەری و مەحەلیگەری دامن پێ بدات ئەم بێژی ئاو منە مەسەڵ لە شار کوردە بۆ چی نێرن بۆ یەزدا لە ئەسفانە بۆ چی نێرن بۆێنە وان نییە مشکلەکە مشکلێکی عمومیە مشکل ئەم مردمەشکە مشکل ئەکسەرە مردمەسە لە نتیجا بۆیە کە ئەم مشکلە حەلبێ اتفاقەنشی ئەم مردمە متحد بن مەحەلیگەری بنەرە قەومیگەری بنەرەوە مقدار عمومیتر و سەرتاسەریتر بیر بکەنەوە
منفعەتیان هالەوە جمهوری ئیسلامی گەرێکی تەفرقەکە خۆی سۆرسەر مردم بێ و دامەنی پیادا ئەبزاری هەست بۆ ئیمکاناتی هەست بۆ تەلەڤیزیۆنی هەست ڕسانەگەری هەست واقعا ئاگاهانە دامەنەدات بۆی کە تەفرقە بخاتە بین مردم اتحاد و یەکپارچگی مردم دەبین بووە کاڵبەتە خۆشبەختانە لە ئەترازات ئەسفهانە مردم وتیان ئێمە شار کورد و مردم کورد و ئەسفهان اتحاد شعاریاندا لە شار کورددا اتحادیاندا ئەیانزانی دەست جمهوری ئیسلامی هاتیە گەرێکی تەفرقاتە بین مردمە لە نەتیجە ئێمە فەرەخان ماوەسە واقعا دەردە مردمە یەکێکە مشکڵە مردمە یەکێکن چوزانم مەسلەی بێئاویە بەرخ و فەقتە هەرچیکی بگرە ئەم مردمە ئەکسەرە مردمە 70% مردمە کرێکار و زەحمەتکەش کارن بە سەرمایه‌دار و دەوڵەت و چوزانم عوامڵ دەوڵەت نییە کەمانە دەسەڵات و هەمووی امکانات لە اختیاریانە وەلی ئەکسەریەتە مردمە لە نهایەت فەقر و بەدبەختە زیندگیەکەن بێئاون حاشیە نشینن سەرپەنایان نییە چوزانم 1001 بەدبەختیان هەست لە نتیجە ئەم مردمە بۆی کە بتوانن بەم خاست و متاڵبات خۆیان بکەن اتفاقەنەشی محلی گەری بنێرە قومی گەری بنەکنارەوە ئەو شتە واقعا تەفرقا خەیتە بینیان دوو دەستگی خاتە بینیان اتحادیان زعیفەکەشە لە بینی بوون اتفاقەنەشی یەکپارچە و متحد قدرەتی فرەترۆ بێنەمایان عەلەی جمهوری ئیسلامی بەخاترەوەی کە گشت ئەم بەدبەختی و بێچارەگیە نەتیجەی سیاسەت چوزان جمهوری ئیسلامیە نەتیجەی اقدامات جمهوری ئیسلامیە نەتیجەی بەدبەختی کەم ڕژیمە بە مردمە تەحمیلی کردن جا بۆی کە ئەمانە دەبین بچێت وەی کە مردم بە خۆشی و ئاسادی و ڕفاقەی اتفاقەنەشی متحدانە بینەوە تەکتیب خۆیان تەکەم ڕژیمە ڕشنەوەکەنەوە هەدەفتارتر عقداری متحدتر و یەکپارچەتر بێتەمەیان و ئیجازە نەدەن بە جمهوری ئیسلامی ئەوڵ جمهوری ئیسلامی کە بەناو مەحەلیگەری و قەومیگەری و مەسە و یا شتانە تەفرقاتە بین مردم و اتحادیان زعیف کات و یەکپارچگیان زعیف کات. ممنون سایدی گەانە دیارە بەحسەکە ئەهمیەتی زۆرە پرسیاری زۆرە بەڵام مەحدودیەتی کات متاسفانەی اجازەمان پێ نادا سپاس بۆ تۆضیحاتان و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا زۆر سپاس دەکەم لە فرسەت کرد دوایە توانی فرەتر لەسەر مەسائل قسە بکەین مەمنونم زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکانمان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوو